لەبارەی ئەو لێدوانەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی هەڵەشانەوەی پەرلەمان و یاخود بەردەوامیدان بە حکوومەتی ئێستای عێراق گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز عومەر سامەڕایی ئەندامی ڕەوتی حکمە لە ڕێگای سکایپۆ لە بەختەوە لەگەڵماندایە. بەڕێز عومەر سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. سلااو بۆتە برێز سامێرایی. برێز سامێرایی دخوازم بپرسم گەلو ڕەوشە عێراقی نەهاگاوا گوت دیشەوپینە ڕەوشە عێراقی ئامادەی هەڵبژاردنێکی پێشوەختە؟ سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانی بەڕێزی ئێوەش. ئەمڕۆ سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئامادەن بۆ هەڵبژاردنەکان، بەڵام هەڵبژاردننی پێشوەختە بۆ حکوومەتی عێراقی بەڕاستی هیچ هەڵبژاردنێکی پێشوەختە نییە. من بە دووری دەزانم ئەم جۆرە ڕووداوانە ڕوو بدەن، تەنانەت هەڵبژاردننی پێشوەختە و شتێکی هاوشێوە بکرێت. حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بە باشترین شێوە ئارکەکانی خۆی جێبەجێ دەکات و ئێمەش پشتیوانی تەواوی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی دەکەین وەکو سەرۆکوەزیران، چونکە ئەو هەوڵی جددی دەدات بۆ ئەوەی داواکاریەکانی گەلی عێراقی جێبەجێ بکات. سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقیش کۆمیسیۆن ئامادەکاری تەواوی کردووە. حکوومەتی عێراقیش پشتگیری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکات لە ڕووی لۆجستی و لە ڕووی مادی و معنەویشەوە بە هەموو وردەکاریەکانەوە. بۆیە ئێمە پشتگیری کاری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و بەڕێز سەرۆکوەزیران دەکەین بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت. بەڵێ، هەر لە بارەی ئەو لێدوانی محەممەد شیع سوودانیەوە ئەو قسەی کە کردوێتی لەبارەی ئەوەی کە و باسیەوە کردو ئەگەر داواکاری هەیە، ئەگەر خواستێکێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەوە دەبێت پەرلەمان سەرەتا خۆی هەڵبۆشێنێتەوە. پێتان وایە خوێندنەوەتان یاخود با بڵین بۆ ئەم قسەی محەممەد شیع سوودانی چییە بۆ لەم کاتەیان قسەیە کراوە؟ بەڕێزم، وەکو چوارچێوەی هەماهەنگی هیچ بابەتێکی پەیوەست بە هەڵبژاردننی پێشوەختە نییە. هەروەها ناکرێت شتێکی وا ڕوو بدات. ئەوەی دەشڵێت هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دەدرێت بەڕاستی هەڵەیە، چونکە شتی وا ڕوو نادات. هەڵبژاردنەکان لەوادەی دیاریکراوی خۆیان ئەنجام دەدرێن کە دوای 2 ساڵ دیاری کراوە و پێویستە خولی ئێستای حکوومەت کۆتایی پێبێ بۆ ئەوەی جارێکی دیکە هەڵبژاردننی پەرلەمان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی و تەواوی هێزولایەنە نیشتیمانیەکان بە هێزە سونی و کوردی و شیعیەکانیشەوە هەر هەموویان پشتیوانی لە پرۆسەی سیاسی عێراق دەکەن و هیچ نیاز و بەڕاستی هەواڵێکیش نییە لە بەرای هەڵبژاردننی پێشوەختەوە. هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر قەرار وایە ئەنجام بدرێت، ئەوە داوا دەکرا لەلایەن خەڵکی عێراقیەوە و هەروەها خۆپیشان دەکرا بۆ ئەوەی جارێکی دیکە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. بەڵام ئەمڕۆ حکوومەتی عێراقی ئەرکی خۆی بە باشترین شێوە ئەنجام دەدات و پرۆگرام و پەیڕەوی حکوومەتیش جێبەجێ دەکرێت. لەسەر بەڕێز سوودانیش پێویستە بە جێگیری و بە هەنگاوی جێگیرەوە بڕوات بۆ ئەوەی بەرنامەی حکوومەت جێبەجێ بکات و تەواوی هێزەکانیش پشتیوانی حکوومەتەکەی دەکەن. برێز سامێرایی نوها هەن ئالیین سیاسی گرنگ ئین عێراقی دی پرۆسەیا سیاسیە عێراقی دە جەه ناگرن وەکی مقتەدە سەدر، باسکەی سەدر الگۆرا باوەریاوە جیگرتنا وان دی پرۆسەیا سیاسیە عێراقی دە چەند گرینگە هون چاوات بەڕێزم، ڕەوتی سەدر و بەرێز مقتەدا سەدر لە پرۆسەی سیاسی عێراق کشاوەتەوە، بەویستی خۆی ئەم کارەشی کردووە. هەر بۆیە ناکرێ بەڕاستی هیچ هێزێک بەڕێز مقتەدا سەدر دوور بخاتەوە. بەڕێز مقتەدا سەدر پێگەیەکی پارێزراوی هەیە، ئەگەر بیەوێ بەشداری لە حکوومەتدا بکە هیچ
کەسێک مافی ئەوەی نییە بە مقتەدا سەدر بڵێت کە تۆ نابێ بگەڕێیتەوە ناو حکوومەتی عراقیەوە یاخود بەشداری لە حکوومەتدا بکەیت بۆیە بەڕێز مقتەدا سەدر بەشداری لە حکوومەت نەکردووە بەویستی خۆی کە بۆ ماوەی 4 ساڵە حکوومەتەکە بەڵام بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتی سەدر پۆستیان هەیە لە حکوومەتی عراقیدا پۆستەکانیش وەکو ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران و چەند پارێزگارێکی دیکە و بەڕێوبەری گشتی و هەموو ئەم موردەکاریانە سەبارەت بە ڕەوتی سەدرەوە هەن بەڵام ئێمە وەکو ڕەوتی حکمت بەشداریمان لەم حکوومەتەدا نەکردووە بەڕاستی لە سەرەتادا بەڵام ئێمە پشگیری لە حکوومەتەکەی سوودانی دەکەین بەڕێز سەید مقتەدا سەدر بەویستی خۆی لە حکوومەتدا کشاوەتەوە بڕیارەکەشی جێگەی ڕێزە هەموو هێزەکانیش ڕێز لەم بڕیارەی مقتەدا سەدر دەگرن هیچ کەسێکیش ناتوانێت ڕێگری لێ بکات جاچی بێوێ بەشداری بکە یاخود لە حکوومەت بکشێتەوە بۆ زانیاری یاخود بۆ ڕوونکردنەوە ئەمڕۆ بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتی سەدر لایەنێکی سەرەکی پرۆسەی سیاسی عراقین و ئێمە هیواخوازین ڕەوتی سەدر بگەڕێتەوە بۆ ئەوەی دەوڵەتی عراقی باشتر بێت. بەڵێ بە بۆچوونی تۆ کە باست لەوە کرد کە هیچ لایەنێک ئێستا لە عێراقدا لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە نییە پێتان وایە بەشێکی بۆ دەگەڕێتەوە کە حکوومەتی عێراق کارەکانی وەکو خۆی بە ئاستێکی پێویست دەکات و پێویست بەوە ناکات هەڵبژاردننی پێشوەختە هەبێت و لە لایەکی دیکەشەوە دۆخی سیاسی عێراق ناکرێت جارتر بگەڕێتەوە خاڵی سەرەتا و پێکێنانی حکوومەتێکی دیکە؟ بەڵێ لە سەرەتادا ئێمە نامانەوێ بگەینەوە چوارگۆشەی سەرەتا کە دووبارە دەستپێکردنەوەی گفتوگۆ و دیسان دروستکردنەوەی حکوومەتە کە خەڵکی عێراق بەڕاستی بارودۆخێکی خراپی بەهۆی ئەم حاڵەتەوە بینی و ئاساڵێک چاوەڕوانیان کردووە تاکو حکوومەتی عێراقی پێکێنراوە و کێشەی زۆری بەدواوە بوو بەڕاستی ئێمە نامانەوێت جارێکتر بگەڕێنەوە سەر ئەم بابەتە لەلایەکی دیکەوە ئەمڕۆ حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بەڕوونی هەنگاوەکانی دەنێت و پرۆگرامی حکومی خۆی جێبەجێ دەکات وەک ئەوەی بڕیاری لێدراوە ئەمڕۆ ئەم حکوومەتە جیایە لە حکوومەتەکانی پێشوو لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ شەقامی عراقی چەندین خزمەتگوزاری هەر لە ئێستاوە هەستی پێدەکرێت لە بەغدا و پارێزگاکانی دیکە تەنانەت دامەزراندن و دامەزرانی گرێبەستەکانیش هەن کە حکوومەتەکانی دیکە نەیانتوانیوە ئەو کەسانە دابمەزرێن بەڕاستی بۆ ماوەی 15 ساڵی ڕابردوو خەڵکانێکە بۆ بە گرێبەست مابوونێتەوە بەڵام سوودانی توانی ئەمانە دابمەزرێنێت لە بەرامبەریشدا بابەتێکی دیکە هەیە کە بابەتی بودجێ بۆ ماوەی 3 ساڵ بودجەیەک هەیە پەسەند کراوە بۆ ئەوەی پرۆژەکان نەوەستن بۆ ئەوەی پرۆژەکان بەردەوام بن ئێمە هیوادارین بودجە بەردەوام بێ بودجە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی پرۆگرامی حکومی جێبەجێ بکرێت و پرۆژەکان بچنە بواری جێبەجێکردنەوە ئەو پرۆژانەی کە بەڕاستی دەکرێت بگەنە ئاستی پێویست و خزمەت بە هاوڵاتیان بکات لە پارێزگاکانی عراقدا بەڕێز محەممەد شیع سوودانی من پێم وایە خەریکی هەوڵی جێبەجێکردنی بەرنامەی حکوومەتە و پێویستە لەسەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان و هێزە سیاسیەکانیش پشتیوانی ئەم حکوومەتە بکات ئەمڕۆ سەقامگیریەکی ئەمنیمان هەیە سەقامگیریەکی سیاسیمان هەیە هیواخوازین وەبەرهێنان لەم سەقامگیریەدا بکەین بۆ جێبەجێکردنی پرۆژەی بەرنامەی حکوومەت و پرۆژەی درێژخایەنی استراتیژی خزمەت بە شەقامی عراقی بکات. بڵێ سپاس بۆتە بەڕێز ئۆمەر سامەرایی ئەندامی باسکەی حکمە ژێ بەغدایە گەلمە سپاس بۆیەوە.